خۆشەویستان تۆرێک و بابەتێکی دیکەشم دەبێت کە ئەمڕۆ تشکی دەخەمە سەر ئەویش دەزانین کە باز لەوە دەکرێت ئەگەر هەیە ئەلوەی هەولێر بدرێتە کەرتی تایبەت دیارە بڕێکی زۆر لە کاسبکار لەو ئەلوەیەدا کار دەکەن ئەمان دژی ئەم دەنگ و بڕیارن کە تا ئێستایەک لای نەکراوەوە و لایەنە پەیوەندیدارەکان هیچ لیدوانێکی فەرمیان لەسەر ئەم بابەتە نەداوە بۆ ئەم بابەتە من میوانێکم دەبێت گفتوگۆی لەگەڵدا دەکەم کاویش بەڕێز دانا عەزیزە بەڕێزیان کاسبکارن لە ئەلوەی هەولێر و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوان من کاک دانا سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بزانم ئێوە تا چەند ئاگداری ئەم بابەتن بە نووسراوی فەرمی هیچ شتێک ئاگدار کراونەتەوە؟ ئەو کاتت باش خاتونی بەڕێز دەستخۆشی لە جەنابەت دەکەم سواز بۆ کەناڵەکەتان دەستخۆش بێ. بەڵێ خاتون پرسیارەکەت. کاک دانا پرسیم کە ئێوە تا ئێستا بە هیچ نووسراوێکی فەرمی ئاگدار کراونێتەوە کە ئەلوەی هەولێر بدرێتە کۆمپانیا خۆت بدرێتە کەرتی تایبەت؟ نەخێر. ئێمە بە نووسراوی تایبەت بە نووسراوی فەرمی بە هیچ جۆرێک ئاگدار نەکراوینەوە بەڵام ئێمە پێم خۆشە پێشەچی شتێک باز بکەم ئەویش ئێمە کاسبکارانی ئەلوەی سەوزە و میوە کاسبکارانی ئەلوەی سەوزە و میوە ئێمە زیاتر لە 100 گرێبەستین یعنی 100 شتێک کەمتر یا شتێ زیاتر بەس زیاتر لە 100 گرێبەست ئێمە کار و کاسبی کاسبکاری گومرجی سەوزە و میوەین. ئێمە هەمومان عقدێکمان هەیە ئەو عقدە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتی شارەوانی و پارێزگاری هەولێر بە هەموو شێوەیەک ئاگداری ئەو عقدانەیە ئێمە لە 2/1/2013 گرێبەستمان بۆ نوێ کراوەتەوە تا 2038 ئێمە مافی خۆمانە لە شوێنەکەی خۆمان بمێنینەوە تا ساڵی 2038. باشە. زیانی ئەوەی کە یاخود گرفتەکان چییە ئەگەر ئەلوەی هەولێر بدرێتە کەرتی تایبەت؟ ئێوە چه زیانێک چ زەرەرێکەکەن لەم حاڵەت هەیە؟ لەو حاڵەتە خاتونی بەڕێز ئێمە ساڵانە نزیکەی 3 بۆ 4 ملیار دینار ئێمە والیداتمان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ. من هەموم بە دیکۆمنت و بە وەسڵ لەلایە کاتێکە ساڵانە ئێمە ئیجاری حکوومەت دەدەین کە کرێی حکوومەت دەدەین هەر کرێیەکەمان بە تەنیا کرێیەکەمان هەردووکانێک 10 ملیۆن دینارە بۆ هەردووکانێک 10 ملیۆن دینار. دوای ئەوەش دەکەوێتەوە باج و ڕسومات یعنی تقریبان هەردووکانێک 13 بۆ 14 ملیۆن دینار هەردووکانێک 13 بۆ 14 ملیۆن دینار باج و کرێی دوکانەکەمان دەدەین. باش. باشە کاک دانا ئێوە هەڵوێستان چی دەبێت لە بەرامبەر پرگارێکی لەم جۆرە لایەنە پەیوەندیدارەکانتان لەسەر گرفتەکە لەسەر ئەو ناڕەزایەتی خۆتان ئاگدار کردوێتەوە؟ ئێمە ناڕازین بە هەموو شێوەیەک بەو جۆرەی کە کەسانێک لە ژێرناوی حزبی بێ یا لە نێو لە ژێرناوی کەرتی تایبەت بێ هەر کەسێک بێ ئێمە بە هەموو شێوەیەک ئەو جۆرە ڕەفتارانە ڕەت دەکەینەوە. شوێنمان شوێنێکی باشە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دیاری کردوین کاتی خۆی ئێمە لە سەر ڕێگای کەرکووک بووین شوێنەکەمان بچووک بوو قەرەباڵغی و جەنجاڵیمان خست بۆ ڕێگای کەرکووک بەهۆی زانکۆکان لەوێ بوون بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لەوێ بوو لەبەر ئەوە حکوومەت ئەو کاتە ڕێگای مووسڵی بۆ ئێمە هەڵبژارد ئێمەش لەسەر داواکاری حکوومەت بە هەموو داواکاریەکان ڕازی بووین و بە هەمان شێوە شوێنمان زۆر باشە. شتێکی کە دەمەوێت ئیزافەی ئەوە بکەم ئێمە کاتێککە عقدمان بۆ نوێ کراوە ئەو کاتێککە ئێمە عقدمان بۆ نوێ کراوە گرێبەستەکانمان بۆ نوێ کراوە لە ساڵی 2013 بە ئاگاداری هەموو لایەنی پەیوەندیدار ئێمە داوای ئەویان لێکردین لە حاڵەتێک ئێمە دەتوانین لە شوێنەکەی خۆمان بمێنینەوە و عقدی 25 ساڵمان بۆ نوێ دەکرێتەوە کە هەر هەمومان دوکانەکانمان نۆژەن بکەینەوە لەسەر ئەو سیستەمەی کە حکوومەتی هەرێم پێی باشە. باشە ئێوە نۆژەنتان کردەوە هەر هەمومان ئێمە ئەو کاتە نۆژەنمان کردەوە شوێنەکەمان ئێستا هەر هەمووی هەردووکانێک ڕەنگە لە 10 دەفتەر تا 12 دەفتەر دۆلاری لێسەرف کردووە بە هیچ شێوازێک ئەو کارانەی کە
لێرە و لەوێ باز دەکرێتن بە نسبەتی علوەی نوێ ئێمە بە هەموو جۆرێک ڕەتی دەکەینەوە ناڕازین بەو بڕیارانە و هەرچەندە بڕیارێکی حکومیش دەرنەچووە هیچ بڕیارێکی فەرمی بە هیچ کتابێکی بە هیچ نووسراوێکی فەرمی حکوومەتی هەرێم ئێمە ئاگادار نەکراوینەوە کە دەبێت شوێنەکەمان بەجێبێڵین بەڵام کەسانی کەرتی تایبەت یا کەسانی دەسەڵاتدار ئەوان بە هەر جۆرێک بێ کە دەیانەوێت پرۆژەکەی خۆیان سەرکەوتوو بێ و غەدرکردن و ستەمکردن لە زیاتر لە 15,000 خێزان یعنی لە بۆ 15,000 خێزان کار و کەسابەت و بژێوی ژیانی لەو شوێنەیە. بەڵێ بێکمان باس لەوە دەکرێت کاک دانا ئەگەر ئەو علوەیی ئێستایی هەولێر بدرێتە کەرتی تایبەت ڕەنگە ئەلوەش گۆڕانکاری بەسەر شوێنەکەی دابێ بگوازرێتەوە بۆ شوێنێکی دیکە ئێوە لەم کاتەیە بارگرانەکانتان چی وەکو باسی لێوە کردەوە لە ماوەی ڕابردوشدا کاتێکە گرێبەستان نوێ کردوتەوە دووبارە دوکان و شوێنەکانتان نۆژەن کردوتەوە پێتان وایە کە قەرەبووی ئەو بابەتەتان بۆ بکرێتەوە؟ ئێمە بەڕاستی هەموو هەوڵێکمان ئێمە بەردەوام لە هەموو هەوڵێکداین بۆ ئەوەی کە ئەگەر کێشەیەکمان هەبێ کێشەکانمان بە لایەنی پەیوەندیدار بگەێنین و کێشەکانمان بە ئاسانی بۆ چارەسەر بکرێ. ئەو کەرتی تایبەت کە ئەو علوەیە دروست کردووە پیرۆز مبارەکی بێ و ئێمە وەکو کاسبکارانی علوەی خۆمان هیچ کێشەیەکمان لەگەڵ ئەوان نییە کار و کەسابەت بکەن سەرکەوتوو بن هیچ کێشەیەکمان لەگەڵیان نییە بەڵام بەمەرجێک کە دەستکاری کار و دەستوەر نەدەنە کار و کەسابەتی ئێمەش چونکە ئێمە شوێنەکەمان لە شوێنی خۆمان ئێستا ئێمە دوکانەکانمان 300 مەترە ئەو برایی کە لە کەرتی تایبەت کار دەکا و کە ئەو علوەیە دروست کردووە شوێنەکانی 126 مەترە یعنی ئەمە هەم پرسیارە لە جەنابەت هەم پرسیارە لە حکوومەتی هەرێمیش لە دەستەی وەبەرهێنانیش یعنی چۆن کەسێک لە شوێنێک کار بکات 300 مەتر بێ و بڕوا بۆ شوێنێک کە 126 مەتر بێ و بزانم هیچ منتیقێک ئەوە قبول ناکات. بەڵێ دیارە کۆی و کەسانی کە کاسبکارن و لە علوەی هەولێردا کار دەکەن نزیک دەبێتەوە لە 3000 کەس لەگەڵ ئەوەی شاکە گرێبەستەکەتان لە 2013 لەگەڵ حکوومەتدا کردووە بۆ 2038 ئەم گرێبەستە هێندە بە ئاسانی هەڵدەوەشێتەوە مەرجەکانی گرێبەستەکە چی بوو؟ مەرجەکانی گرێبەستەکە ئێمە هەر کاتێک کە ئەو کاتێک کە لە ساڵی 2013 لە 2/1/2013 گرێبەستەکەمان بۆ نوێ کراوەتەوە تا ساڵی 2038 25 ساڵ عقدمان هەیە لە شوێنی خۆمان بمێنینەوە هیچ ئەشکارێکمان لەوە نییە. دوای ئەوەش ئێمە خاتونی بەڕێز بەرچاوڕوونیەک بۆ جەنابەت و بۆ بینەران و بۆ هەموو ئەوەی کە خەمخۆری ئەو نیشتیمانەیە خەمخۆری ئەو خەڵکەیە جیا لەوەی کە 100 گرێبەست هەیە خەڵکێک کارمەندە لە گومرجی سەوزە و میوەی خۆمان چ خەڵکێک ژمێریارە چ خەڵکێک یعنی کاروباری دەستگێڕی دەکا چ خەڵکێک کرێتیەکی زۆریشمان هەیەمە یعنی بژێوی ژیانی ئەو هەموو خەڵکە بکرێتە قوربانی بۆ کەسێکی سەرمایەدار یا بۆ جیرفانی چەند کەسێک یا بۆ جیرفانی چەند بەرپرسێک بە هیچ شێوەیە گەمە قبول نییە. ئامادەین جارێکی کەش ڕێگا بگرینەوە ڕێگای مووسڵ بێ ڕێگای گوێر بێ هەر شوێنێکە پەیوەندیدار بێ بە دەسوەردان لە کار و کەسابەتمان ئێمە هانای بۆ دەبین و ئامادەین بڕۆین بۆ ئەنجومەنی بەردەرگای ئەنجومەنی وەزیران ئێمە لەبەر ئەمڕۆ خۆمان بەرنامەمان وا بوو بڕۆینە بەردەرگای ئەنجومەنی وەزیران و بەردەرگای پەرلەمانی هەرێمی کوردستان بەڵام لەبەرەوەی کەشوهەوایەکە نالەبار بوو ئەمڕۆ باران بوو هەڵمان گرتووە بۆ کاتێکی دیکە. باشە کاکدانە ئەو زەویانە نزیکەی 20 دۆرم دەبێت کە نزیکەی 50,000 مەتر ئەکات دەوترێت کە شوێنەکەی زۆر استراتیژیە شوێنی علوەی هەولێری ئەو علوەی هەولێر لە ڕووی استراتیژی و باسی شوێنەکە بکەیت لە کۆ نزیکە بۆچی ئەگەر بڕیارێکی لەم جۆرە بدرێت قازانجی چییە بێ بۆ کەرتی تایبەت؟ خاتونی بەڕێز کەرتی تایبەت بۆ ئەو قازانجە و دوکانەکانیشی هەر هەموو فرۆشتووە ئەو قازانج دەکا ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵەوە نییە بەس ئەو بەڕێزە کاتێکە علوەی دروست کرد
هیچ گوێیەکی بە ئێمە نەدا نەیگوت ئەوانە ئەهلی کارن با لەسەر ئەو سیستەمە کار بکەم کە ئەوان دەیانەوێ یعنی ئێستا ئەگەر بێت و کاتی خۆشی کەسێک بە ناوی کۆمپانیا ڕێدیار بوو بە ناوی کاک بەدرەدین بوو ئەو پیاوە گوێی نەگرت بۆ ڕێیەکانی ئەو خەڵکە ئەوە یەکەمیان دووەمینیشیان ئێستا دەڵێن کۆمپانیاکە دراوەتە دەستی یەکێکی کە ئەویش ستێر کۆمپانیایە کۆمپانیای ستێر گروپ ئەو سەرپەرشتیاری دەکاتن یعنی ئێمە وەکو باسم کرد داهاتی ساڵانەمان 3 بۆ 4 ملیار دینارە حکوومەت چۆن دەبێ هەموو لایانی پەیوەندیدار هەر هەموو لایەنەکانی پەیوەندیدار چۆن دەبێ ئێمە بکاتە قوربانی کەرتی تایبەت کە من دڵنیام کە هیچ داهاتێکی نابێت چونکە کەرتی تایبەت ڕەنگە جەنابیشت لە لای جەنابیشت شارەزای و معلوماتیشت هەیە کەرتی تایبەت هیچ قازانجێکی نییە بۆ دەوڵەت باشە کاک دانا دەمێ وەکو دوا پرسیار دوو پرسیارت ئاراستاکەم بەڵام تۆ دەکرێت وەکو دوا پرسیار وەڵامە بدەیتەوە لەسەر ئەوەی کۆی کەو کاسبکارانەی کە لە نێو عەلوەی هەولێردان هەمویان بە شێوەیەکی گشتی ناڕازین لە بڕیارەکە و دواتریش گەر پەیامێکی دیاریکراوت هەبێ بگەینی بەلایەنێکی دیاریکراو کە بێتە ناوتانەوە گوێ لە کێشەکانتان بگرێ ئەندام پەرلەمانەکان لە هەمان کاتدا ڕەنگە بتوانن جۆرێک لە جۆرەکان پەیامەکانتان بگەین لە نێو پەرلەمان و بەدواداچوون بۆ کەیسەکە بکەن. دەستت خۆش بێ پرسیارەکان زۆر جوانە دەست خۆش بێ ئێمە دوێنێ لەگەڵ کاسبکارانی عەلوەی خۆمان لەگەڵ هەر هەموو لایەنەکان ئەوەی کە گرخاوەنی گرێبەستە ئەوەی کە کرێچیە هەر هەمووی ئێمە ناوەکانیمان نووسیون ناوەکانی هەر هەمووانمان نووسیوە ژمارەی تەلەفۆنەکانیشیان لەسەر واژوەکە واژۆشیان کردووە و ژمارە تەلەفۆنەکانیشیان هەر هەموو هەیە زیاتر لە 150 کەس و 200 کەسە یعنی خەڵکێکی گەلێک زۆر ناڕازیە لەو کارە ئیشی ئەوە نییە کە بڵێم کەسێک ناڕازیە یا دەکەس ناڕازیە خەڵکەکە بە شکلێکی عام ئەوە ئەگەر جەنابەت پێت خۆش بوو ئەو هەشت پەڕە هەر هەمووی واژووی خاوەن مەکتەبەکان و ئەو خەڵکە ناڕازیەیە کە لەوێ کار دەکاتن سەبارەت بە پرسیاری دووەمی جەنابیشت ئێمە لە کۆتاییدا چ پەیامێکمان ئەوەیە پەیامیمە ئێوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار نێچیڤان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی و وەزیری شارەوانی و سەرۆکایەتی پەرلەمان و یعنی هەر لایەنێکی پەیوەندیدار پارێزگاری هەولێر هەر کەسێک کە معنیە بەو بابەتە داواکاری کە بێتە سەرخەت خەڵکێکی زۆر غەدری لێ دەکرێت زوڵمی لێ دەکرێت یعنی خەڵک دەکرێتە قوربانی تاکە شەخص یا چەند کەسێک یعنی بەڕاستی ئەوە قبول نییە و داواکارین هەموو لایەنەکان بێنە سەرخەت بۆ پشتیوانیکردنی ئەو خەڵکە یعنی بەڕاستی ئێمە من ئێستا لێرە لە کەناڵەکەی جەنابەت بەڕاستی ئەوە بە جینۆساید ناو دەبم جارێکی کە بە چیمیا بارانکردن ناوی دەبم یعنی بەڕاستی قوربانی 15,000 کەس بۆ 15,000 کەس بکرێتە قوربانی چەند کەسانێک بەڕاستی ئەوە لە هیچ شوێنێک قبول نییە ئێمە ئەگەر بێت و لێرانەش گوێمان لێرانەگیرێ بەڕاستی بەرنامەمان هەیە پەرلەمانی عێراقیش یاداشت بگەێنینە پەرلەمانی عێراق یاداش دەگەێنینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕاستی هەموو شوێنێک دەکەین بۆ ئەوەی کە حەق و مافمان نەفەوتێ لە ڕێگای کەناڵ بەڕێزەکەی جەنابتانەوە. بەڵێ کاکدانا سپاس دەکەم کە لەم تەورەی بەرنامەکەمان میوانمان بووی مادوونەبی هیوادارین کە پەیامەکانتان کەچ بێتە لایەنی پەیوەندیدار و هەروەها پەرلەمانتارەکان کە بە حکمی ئەوان زیاتر لە ناو خەڵکان و بەدواداچوون بۆ کەیسە جۆرە و جۆرەکانەکەن. زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز دانا عەزیز کا بەڕێزیان کاسبکار بوون لە عەلوەی هەولێر و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان بوون. خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.